با سەرەتا لەوە دەست پێ بکەم مامۆستایانی ئاینی و ئێوە بینتان چۆنە لەگەڵ سروشتە؟ سروشتمان خۆشە، هیچ دینێکیش بەقەر دینی ئەمە فەرمانی بە پاراستنی سروش نەکردووە کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بفەرمێ هەر ئینسانێ دارێک بڕوێنێ ئەو دارە تەیرێکی سفادەی لێکە، کرمەی سفادەی لێکە، ئاژەڵی سفادەی لێکە، ئینسانی سفادەی لێکە بۆیە بێ بە ئەجر. کاتە ئەمە گرنگیدانە بە سروشت و ئەفەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەگەر یەکێ لە ئێوە دارێکی بەدەستەوە بوو قیامەت بەرپا بوو با بینێژە دارەکە بڕوێنێ، نەڵێ خۆ قیامەت بەرپا بووە بیڕوێنم. پاراستنی سروشت و گرنگیدان پێی و پەرەپێدانی و کەشە پێدانیەوە ئەرکی هەمومانەوەکو مسلمانەوە. ئێمە وەکو مامۆسایانی ئاینی لە ئەو سروشتەیە ئاياتی ئەڵڵا بێ ببینین، چونکە قورئان سەرنجمان ڕاکێشێ بۆلای ئەو بارانە کە داوەزێ و ئەو زەویا ئەبوژێنێتەوە ئەو درەختانە گەڵاکەن، هەموو سروشت لە قورئانە باس کراوە، هەموو سروشت هەموو شتێکی، حەزت زۆر لە شاخی کێوی ئاوی ڕووباری دەریای داری درەختی گوڵی گژوگیای تەنانەت ئەو گیاش باس کراوە کە ئاژەڵی خۆ. خۆت حەزت زۆر لە ناو سروشتە؟ زۆر حەزم لێتی، گەرخوا بیکا ڕۆژە لە ڕۆژان لە دێیە بژیم شەش حەو ماڵی لێ بێ ئاوە وەکو عایلەی خۆتی لێ زۆر خۆشە و دیەکی ئاوە شاخ و کێو و ئاو. سەیرانەکەی؟ سەیران سونەتە بیکەی بە ڕێوشێنی شەرعی خۆی. چۆنا هەیە ڕێوشێنەکەی؟ تێکەڵاویتیانە بێ و لەهو لاعیبیتیانە بێ و تێکەڵایی مەبەستە چییە؟ ژن و پیاو. ئەگەر عایلەویش بن یانی دوو خێزان بن دوو عایلەیش بن ژن بەجیا پیا بەجیا ئەبێ بۆ شێوازە بێ، بۆ شێوە بێت چونکە هەردووکیان خصوصیاتی خۆیانیانێ لە شەرع حرامە ئەگەر ئیطلاعیانە بێ بەسەریا بیبین لە یەکتری و ڕوونی شێوشتانە زۆر کێشەی لێکەوتێتەوە لە بینی خەڵکە، هەر هیچ نەبێ جاری وا بۆ گومانی خراپیان بە یەکتر بردەوە باش نییە و برایەتی تێکەیە تێکەڵاوی تێکەیە هەڵەوە شێنرێت. و ئێمە چین سەیرانەکەین جاری وایە بە عایلەشەوە چین چەند عایلەیەکی نەڕۆین لێرەوە کاڕۆین بەس لەوێ ترژنە چێتە شوێنی خۆی پیاچێت شوێنی خۆ. چییە خۆن لە سەیرانەکانتان مامۆستا؟ ئەگەر منیان لەگەڵ بکە بەگەم پێکەن و بەستر زۆر جار ئەو ماڵانی کاچین ئەوان خواردنێنن ترانیش بەزەیان بە منایەتەوەڵم بەکەوای پێ نەکەین.